جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. ناڕەزایەتی هاوڵاتیانی کوردستان و ئێران لاس خراپی کوالیتی ئاو، ڕێگری هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە کۆبوونەوەی ژینگە پارێزان لا سنا، برینداربوونی نۆ کرێکار لە جادەی شنۆ بۆ ورمێ، دانانی پەنجاب بنکەی نیزامی تازە لەلایەن تورکیا لە هەرێمی کوردستان، درێژەی مانگرتنی کرێکارانی پەیمانی و پرۆژەی نەوت لە ئێران، لەسەر کاردەرکردنی 2000 کرێکاری شرکەتی ماموت، پشتیوانی یەکێتی کرێکارانی فەڕەنسا و دانمارک لە شەریفە موحەممەدی، کۆبوونەوەی ئێرانیانی سوید بۆ پشتیوانی لە شەریفە موحەممەدی و خۆپیشاندانی خەڵکی ئۆردۆن دژ بە ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی هاوڵاتیانی کوردستان و ئێران لە ئازخراپی کوالیتی ئاو. بەپێی ئەو ویددیوانەی بەدەستمان گەشتووە، هاوڵاتیان لە شارەکانی کوردستان، کرماشان، تاران، دامغان و ئاهواز لە ئازخراپی کوالیتی ئاو ناڕازین و دەڵێن ناوەندەکانی پەیوەندیدار هیچ بایەخێک بە تەندروستی خەڵک ناتەن. لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە 400 کەس لە شارستانی ڕێزوان شاری سەر بە پارێزگای گیلان بەهۆی خواردنی ئاوی لوولەکەشی تێکەڵ بە ئاوەڕۆ ژەهراوی و ڕەوانەی نەخۆشخانە کرابوون. سەرەتا بەرپرسانی ڕژیم ڕەدیان کردەوە کە کوالەتی ئاوی خواردنەوە کێشەی هەبێت، بەڵام کاتێک کە ڕێژەی بەستەری کراوان لە نەخۆشخانەکان چوەسەرەوە دانیان بە پیسبوونی ئاوی لوولەکەشی ڕێزوان شار دانا. ئێستا چەندین راپۆرت لەسەر خراپی کوالەتی ئاوی خواردنەوە لە چەند شاری ئێران بڵاو بۆتەوە و نیگەرانی لای بنەماڵەکان دروست کردووە. ڕێگری هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە کۆبوونەوەی ژینگە پارێزان لە سنا. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی 22 پوشپەر هێزە سەرکوتگەرەکانی شاری سنا ڕێگەیان نەداوە ژینگە دۆستان لە گۆڕستانی تایلە کۆ ببنەوە. لە ڕۆژانی ڕابردوودا بانگەوازێک لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاو کرابووەوە کە تێدا داوا لە ژینگە دۆستان و خەڵکی شاری سنە کرابوو بە مەبەستی ڕێگری لە بڕینەوەی دارەکانی گۆڕستانی تایلە لەو گۆڕستانە کۆ ببنەوە. ڕۆژی هەینی هێزە سەرکوتگەرەکانی کۆمەری ئیسلامی لەو ئارامستانە جێگیرکران و ڕێگەیان نەدا خەڵک دژ بە بڕیاری شارەداری بۆ بڕینەوەی دارەکان ئەو گۆڕستانە کۆ ببنەوە و بەڕێوە ببن. ڕۆژی هەینی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لەو ئارامستانە جێگیرکران و ڕێگەیان نەدا خەڵک دژ بە بڕیاری شارەداری بۆ بڕینەوەی دارەکانی ئەو گۆڕستانە کۆبوونەوە بەڕێوە ببن. برینداربوونی نۆ کرێکار لە جادەی شنۆ ورمێ. بەیانی شەممە 23 پوشپەر بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلی هەڵگری کرێکاران لە جادەی شنۆ بۆ ورمێ نۆ کرێکار بریندار بوون. بەپێی راپۆرتەکان نۆ کرێکاری شاغڵ لە بەشی کێشاوەرزی بەهۆی وەرگەڕانی سەرویسی هاتوچوو لە نزیک گوندی گەڕگاشان هەڵکەوتوو لە جادەی نێوان شنۆ بۆ ورمێ بریندار و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانە کراون. دانانی پەنجاب بنکەی نظامی تازە لەلایەن تورکیا لە هەرێمی کوردستان. بەپێی راپۆرتی میدیاکانی عێراق، دەوڵەتی تورکیا لە ڕۆژانی ڕابردوودا پەنجاب بنکەی نظامی تازەی لە هەرێمی کوردستان داناوە و ژمارەیەکیان تا ڕادەیەک گەورەن کە تەنیا دەوڵەتێکی داگیرکەر ئەو کارە دەکات. بە وتەی جەبار عومەر، یەکێک لە بەرپرسانی چوارچێوەی هاوئاهەنگی شیعەکان لە عێراق، دەوڵەتی تورکیا لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا 100 جار سەروەری خاکی عێراقی پێشێل کردووە و بە لێدانی پەنجاب بنکەی نظامی تازە خۆی بۆ داگیرکردنی 40 بۆ 50 کیلومتر لە خاکی ئەو وڵاتە ئامادە کردووە. هەرچەندە بەرپرسانی دەوڵەتی تورکیا ڕایان گەیاندووە کە لێدانی ئەو بنکە نظامیانە بۆ بەرەنگاربوونەوەی گریلاکانی پەکەکە بووە و ئۆپراسیۆنەکانیان لە مانگی نۆڤامبر کۆتایی پێدێت. بەڵام مێژووی دەوڵەتی تورکیا نیشانی داوە کە هەر ناوچەیەک کە داگیریان کردووە بە زۆر پێیان چۆڵ کراوە. درێژەی مانگرتنی کرێکارانی پەیمانی و پرۆژەی نەوت لە ئێران. بەیانی شەممە 23 پوشپەر کرێکارانی پەیمانی و پرۆژەی شاغڵ لە سەنعەتی نەوت
گاز و پێترۆشیمیێران بۆ 24مین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرسندا. لە ماوەی 24 ڕۆژی ڕابردوودا 24,000 کرێکار لە 123 شرکەتی نەوت و گاز لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی دەستیان لە کار کێشایە و مانیان گرتووە. کرێکارانی پەیمانی و پرۆژەیی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە بەپێی هێڵی هەژاری، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، وەلانانی جیاوازی و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بوون. ناڕزایەتی پرسنلی ئۆرژانس لە ئیرانشار. ڕۆژی شەممە 23 پوشپەر پرسنلی ئۆرژانسی ئیرانشار لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرانی ڕێکخراوی فریاگوزاری خێرای ئیرانشار ماوەی 3 مانگە حەقدەستی پرسنلی ئۆرژانسیان پەرداخ نەکردووە و لە پێدانی هەزینەکانی خۆراک و جلوبەرگ خۆ دەبوێرن. بەوتەی ناڕازیان هەرکات لە ئاست دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتی دەراببڕن هەڕەشەی دەرکردنیان لێ دەکرێت. لەسەر کار دەرکردنی 2000 کرێکاری شرکەتی ماموت. لە ڕۆژانی ڕابردوودا شرکەتی ماموت هەڵکەوتوو لە 20 کیلۆمتری ئۆتوبانی کەرەج قەزوین 2000 کرێکاری لەسەر کار دەرکردووە. شرکەتی ماموت بەرهەمهێنەری کانتینەر، کانێکس و یەخچاڵی باڵهەڵگر و 5000 کرێکاری هەیە. ڕۆژی 21 پوشپەر کرێکارانی شیفتی 1 لەسەر کار حازر بوون و لە کاتی گەڕانەوە بۆ ماڵ بەڕێوەبەرەتی شرکەت لە ڕێگەی کورتەنامەوە ئاگاداری کردوونەتەوە کە 2000 کەسیان لەسەر کار دەرکراون. بێکارکردنی 2000 کەس لە 3 شیفتی کاری شرکەتی ماموت لە حاڵێکدایە کە کرێکارانی ئەو ناوەندە زیاتر لە 6 ساڵە پیشینەی کاریان هەیە و هێشتا داخوازیە دواخراوەکانیان پەرداخ نەکراوە. پشتیوانی یەکێتیە کرێکاریەکانی فەرەنسا و دانمارک لە شەریفە موحەممەدی. ڕۆژی هەینی 22 پوشپەر سەندیکای کرێکارانی فەرەنسا و دانمارک لە دوو بەیاننامەی جیاجیادا پشتیوانی خۆیان لە شەریفە موحەممەدی دەربڕی و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئەو چالاکە کرێکاریە بوون. سەندیکای کرێکارانی فەرەنسا و دانمارک وێڕای ئاماژەدان بە دادگایکردنی نادادپەروەرانەی شەریفە موحەممەدی، ئەشکەنجە و ئازاردانی، بێبەریکردنی لە دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە، هەروەها دەست بەسەرکردنی هاوژینەکەی، سەپاندنی سزای نامرۆڤانەی سێدارایان بەسەر ئەو چالاکە کرێکاریە بە توندی شەرمەزار کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام و ئازادی بێشەرت و مەرجی بوون. دەرکردنی خوێندکارێک لە زانکۆی عەلامەی تەباتەبایی. عەلی ئیسماعیلی فەراهانی خوێندکاری بواری کارناسی ئەرشەدی زانیاری سیاسی لە زانکۆی عەلامەی تەباتەبایی تاران بە بیانووی کاردانەوەی بەرامبەر بە مەرگی ئیبراهیمی ڕەیسی یەکسەر لە زانکۆ دەرکرا. عەلی ئیسماعیلی ببورن عەلی ئیسماعیل فەراهانی پێشتر بەهۆی بەشداری لە بزوتنەوەی ژن، ژیان ئازادی و دەربڕینی ناڕەزایەتی لە ئاژاراویکردنی قوتابیان بۆ ماوەی 2 ترم لە خوێندن دوورخرابووەوە. ئەو خوێندکارە هەروەها بۆ ماوەی 1 ساڵ قەدەغەی چوونە ژوورەوە بۆ نێو زانکۆی بەسەردا سەپێنرا و لەم دوایانەشدا بە بیانووی کاردانەوەی بەرامبەر بە مەرگی ئیبراهیم ڕەیسی بۆ ماوەی 2 ترمی دیکە لە پرۆسەی خوێندن دوورخرایەوە. کۆبوونەوەی ئێرانیانی سوید بۆ پشتیوانی لە شەریفە موحەممەدی. ڕۆژی هەینی 22 پوشپەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی سوید بۆ پشتیوانی لە شەریفە موحەممەدی چالاکیان ئەنجامدا. بەپێی ئەو ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی شەریفە موحەممەدی لە بەردەم دەفتەری ڕۆژنامەی یوتیوبۆری پۆست لە گۆتێنبێرگ کۆبوونەتەوە. بەشداربوانی ئەو چالاکیە وێڕای ئیدانەکردنی حکمی ئەعدامی شەریفە موحەممەدی، خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئەو چالاکە کرێکاریە بوون. خۆپیشاندانی خەڵکی ئۆردۆن دژ بە ئیسرائیل. ڕۆژی هەینی 22 پوشپەر خەڵکی ئۆردۆن دژ بە جنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە غەزا ڕژانە سەر شەقام و خوازیاری هەڵوەشاندنەوەی پەیماننامەی ئاشتی نێوان هەردوو وڵات بوون. ڕۆژی ڕابردوو تەرمی 60 فلستینی لەژێر ئاوارەکانی مەدرسەیەکی
سەر بە ڕێکخراوی ئانرۆڤا لە ناوچەی شۆجاعیە غەزا دۆزرایەوە و جەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا. هەرچەند ئیسرائیل ڕایگەیاندووە کە ئەو 60 کەسە چەکداری نێو تونێلەکانی حەماس بوون، بەڵام تەرمی کوژراوەکان شتێکی دیکە باس دەکا. ڕۆژی هەینی هەزاران شارۆمەندی ئوردونی لە خۆپیشاندانێکی گەورەدا جینۆسایتی خەڵکی فلستینیان لەلایەن ئیسرائیلەوە بەتوندی شەرمەزار کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی پەیماننامەی ئاشتی نێوان هەردوو وڵات بوون. کوژران و برینداربوونی دەیان قوتابی لە نیجێریا. ڕۆژی هەینی 22 پوشپەر بەهۆی ڕووخانی قوتابخانەیەک لە ئیالاتی پلاتۆی نیجێریا 22 قوتابی گیانیان لەدەستا و 130 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی نیجێریا مەدرسەیەک بە 1000 قوتابی لە ئیالاتی پلاتۆ پاش بارینی لێژمەیی باران ڕووخاو و لە کامی ئەو ڕووداوەدا 22 قوتابی گیانیان لەدەستا و 130 قوتابی دیکەش بریندار بوون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. دواهەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 4 پەنابەر لە کاناڵی مانش. بەیانی هەینی 22 پوشپەر تەرمی 4 پەنابەر لە کناراوەکانی بەندەری کالەی فەرەنسا دۆزرایەوە و 56 پەنابەری دیکە ڕزگارکران. بەپێی راپۆرتەکان پاش وەرگەرانی یەختەی پەنابەران لە کاناڵی مانش بەلەمێکی ماسیگیری بەهانای پەنابەرانەوە چوە و توانیویە 56 کەس لە 60 سەرنشینەکەی ڕزگار بکات، بەڵام 4 کەس نوقمی ئاو بوون و گیانیان لەدەستاوە. شانی باسە کە هەمان ڕۆژ گاردی ساحێلی فەرەنسا لە کناراوەکانی ئەو وڵاتە 40 پەنابەری دیکەی ڕزگار کردووە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.